ئێمە ڕێکخراوی ناڵپی بۆڕانان و ڕاوێژکاریم هەڵمەتەمان ڕاگەاندووە، مەترسیەکانمان خستۆتە ڕوو، بە هەڵمەتێکی میدیای فراوانمان خستۆتە ڕوو، سیمینارمان کردووە لە خوێندنگاکان، گەشتین بەو دەرەنجامەی کە مەترسیەکە کە هاوشێوەی تیرۆرە، هاوشێوەی جەنگە، داتاکان ڕۆژ لە دوای ڕۆژ هەڵکشاندان. بەڕێز ئەمیر جەلالبەگ ئێستا داتای ئەم 6 مانگەمان بۆ خاتە ڕوو، 10 ڕۆژ پێش ئێستا تەنیا لە سنووری پارێزگای دهۆک 48 کیلۆگرام هیرۆین دەستی بەسەراگیراوە کە تەنیا بەسە بۆی کە 9 ملیۆن کەس پێوەی ئالوودە بێ. ڕێژێکی هەندە زۆرە، کێڵگەی چاندنی مادەی هۆشبەر هەیە. ئێمە ئەم مەترسیە ڕوبەڕووی حکومەتی هەرێمی کوردستان نەخێنەوە کە بەداخەوە وەکو ڕەخنەیەکی شەیگرین کە خەمساردانە ئەم بابەتە بینن، بەداخەوە کە مەترسیەکانی بەکارهێنانی مەترسیەکانی بازرگانی کردن پێوەی زۆر بەرزە و مەترسیەکە کۆمەلگای گرتوتەوە. ئێمە کۆتا تۆناغی ئێمە کۆتا ئیشکردنی ئێمە ئیشکردن بۆ لەسەر پرۆژە یاسای ژمارە 5 ساڵی 2007 کە لە پەرلەمانی عێراقیشی لەسەر کراوە. ئێمە خوازیارین ئەمڕۆ بۆی هاتوونەتە نووسینگەی پەرلەمانی کوردستانیش بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستان ئیشی لەسەر بکرێت و نافسکرێت و جێبەجێ بکرێت بۆ ئەوەی باشتر مامەڵە لەگەڵم پەتا مەترسیدارە بکرێت. ئەم پرۆژە یاسایە زۆر بەوردی کڕین و فرۆشتن، هاوردەکردن، هەناردەکردن، تەنانەت وەسفکردنی ئەم مادەیە لەم پرۆژە یاسایەدا بەوردی ئیشی لەسەر کراوە و بە شێوازێکی ورتر لەو یاسایی کە لە ساڵی 1965 مامەڵی لەگەڵ کراوە بۆ بەرەنگاربوونی مادەوەژبەرەکان دانراوە، باشتر مامەڵە لەگەڵ زیندانیانەکات، لەگەڵ ئالوودەبووانەکات، پێشنیارەکات کە ناوەندێکی چارەسەری ئالوودەبووان دابدرێت لە کوردستان و لە پارێزگاکانی عێراقدا. من هەر لێرە شۆمە داتایەکتان بدەینە لە بەڕێوەبەرایەتی ئاسایی سلێمانی ئەم ساڵ ئەو کەسانی کە دەستگیرکراون بە فەرمانی دادوەر لە نزیکەی 160 کەسە کە ئەمە خۆشبەخت نییە کە لە 6 مانگی یەکەمی ساڵێکە 160 کەس دەستگیر بکرێت بە بازرگان و بە بەکارهێنەر. بەداخەوە ئەم ساڵ خانمانیشی تێکەوتووە، لە خوار تەمەنی 11 ساڵیشی تێکەوتووە کەمە ڕێژەیەکی کەم نییە. 6 مانگی ترمان ئێمە لە پێشە و ئەو مادانەی کە دێتە ئێرەوە ئێمە وا هەز دەکەین هەندێکی بە پیلان بێت بۆ بڵاوبوونەوە بێ لە شارەکان و قەزا و ناحیەکانمان. وەکو هاوڕێم باسی کرد لەم ساڵا زیاتر لە 500 کیلۆ مادەی وەشبەر لە جۆری هێروین لە منتیقەی مێرگەسوور و زاخۆ و سۆران دەستی بەسەراگیراوە. بۆیە من هیوادارم ئەو ڕۆژە بکرێتە ڕۆژێکی ئاگادارکردنەوەی خەڵک لە مەترسی مادە وەشبەرەکان کە لە هەرێمی ئێمە کە ئەولیاتی نەبووە لەو جۆرە مادانە. بەداخەوە ئێستا هەندێک هۆکار هاتوونە پێشلەوانە کافتریاکان بەکارهێنانی نێرگەلا شەوانە خەڵک تاکو بەیانی من خۆم بەزیی تومەتە هەندێک کافتریا کە خانمانمانەیە خەریکی نێرگەلە خواردن و مەشروب خواردنەوەیە سەعاتیەکی شەوکە هیچ وەختێک عادەت و تەقالیدی ئێمەوانە بووە. بۆیە من لێرەوە داوا لە حکومەت دەکەم بیرێ لە کافتریا و نێرگەلەخانەکان بکاتەوە و ئەو هێزانەی کە لە بواری مادە وەشبەرەکان کارەکەن ئەکتیڤتر بکرێن، جیهازی باشان بۆ پێیا بکرێت، هێزی باشان بدرێتە دەست. لەبەرەوەی ئێستا ئەمە بۆ چەند جارێکە ئەچین ئەو کەسانە دەستگیرکەین کە بازرگانی مادە وەشبەرەکانن تەقەمان لێکەن دەست دەکەنەوە بەو شێوە بڕوە ئەبنە مافیا لە دوایە چارەسەر ناکرێت. لەبەرەوەی کەسێک دەستگیرەکرێت بە فەرمانی دادوەر ئەنێڕێ بۆ چاکسازیەکان. زۆر جارە باند لە چاکسازیەکان دروست بووە. لەبەرەوەی وشاری و چاکردنەوەی ئەو خەڵکانە لە قەسەخانە باشترە لەوەی لە زیندان بیبەنە سەرێ ببن بە باند کە هاتنە دەرێ.